ئەمڕۆ لە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک کراوە. لەو کۆبوونەوەیە لە نووسینگەی وەزیری دارایی کراوە. لە کۆبوونەوەکە بڕیار دراوە کە نوێنەری مدیر عام لە هەموو ئەو ژمێریاری هەموو وەزارەتەکان کە وەزارەتی داهاتیان هەیە، داهاتی ناوخۆیان هەیە، بابەتێک حازر کراوە بۆ بەغداد و سبەینە کۆبوونەوەی مەجلیس وەزەرای لە عێراق لەسەرەوەی کە پێکەوە بتوانین دێک نزیکبوونێکی باش هەیە لەسەرەوەی کە داهاتی ناوخۆ ڕسوماتی کە بە قانونی هەرێمی کوردستانە بە ئەوانە بۆ هەرێمی کوردستان بێت، ئەوانەی کە بە قانونی عێراق و یاخود بە داهاتی فیدراڵی حسابە 50/50 بێ و لەسەر گومرگیش و داهاتی زەریبەش هەروە ڕێکەوتی. بۆیە لێک نزیکی لەسەر داهاتی نەوتیش وا ڕێکەوتین کە یاخود هەناردەکردنەوەی نەوت کە عەقدێکی سێلایانە حازر کرێ لە بینی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیاکان. ئەوەش کراوە لە چەند تعدیلاتێکی تیا کراوە هەرێم کردوێتی نێرراوەتەوە بە بەغداش لەگەڵ ئەمڕۆ رازی بن لەسەری ئەنێڕێ بە کۆمپانیاکان. ئەو ڕێکەوتنی لەسەر 120ەکە تەنها بۆ مانگی 5 و 6 بۆ مانگی 7 و مانگەکانی داهاتوو لەسەر ئەم ڕێکەوتنە تازەیە. ڕێکەوتنە بکرێ بوونچەکانی کە بەدوایە. پێم وایە سبەینە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لەسەر ئەوە بۆ داهاتی ناوخۆ.